الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور أبصارنا وجلاء همومنا وأحزاننا، واجعله شفيعا لنا في يوم القيامة وشفاء لنا في أبداننا يا رب العالمين. برزان خوشويستان دا واني تواردهم كوتاي سورة نوري بيروس دقينو بخزمة ايوي برزو خوشويست لآياتي شيستوية تا شيستو تسار لآياتي بنزاو نورا لين درا تفسير دكين هتا دقينا آياتي شيستو تسارو كوتاي أو سورة پەیوەندی نێوان ئەو چەند ئاەتە لەگەڵ ئاەتەکانی پێشوو لە ئاەتەکانی پێشوودا خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەڵێنیدا بە گەڕانەوەی حکم و یاسا و دەستوری و پەیامی خوای گەورە سوبحانەهو وتەعالا و باڵا دەستبوونی حکمی خوای گەورە لەسەر ڕووی زەوی لەسەر تێگڕای خەڵکی و هەروەها خوای گەورە باسی دەستور و یاسای ناوماڵی مسلمانی کرد. لە کۆتایی ئەو سوورەتەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی چمان لۆ دەکا؟ باسی هەندێک تایبەتمەندی دەکا لە ناو کۆمەڵگەی مسلمان کوو ڕێز لە هەندێک ئەو کەسانە بگیرێکەوە، کەسانی کە پێیان دەوترێ ئەو کەسانی کە برین لە ناو کۆمەڵگەدا فەرق و جیاوازێکیان هەیە، کوو ڕێزیان لێ بگیرێ، کوو بە چاوی تایبەت سەیریان بکرێتن. و لە دواییدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی هەڵوێست و مووقیفی ئیمانداران دەکا، هەڵسو کەوتیان لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کوو ڕێز لە پێغەمبەری خوا بگرن و ڕێز لێگرتن بە ناوهێنانی بە جێبەجێکردنی سونەتەکانی بە هەموو بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کۆتایی بەو سوورەتە پیرۆزە دەینیتن. ئێستا دەینە سەر مانای وشەکان. وشەی حارەج واتە گوناه یان هیچ خراپەیەک نییە. ئەلئەعرەج واتە شەلە. ئەشتاتەن تاک تەنها یەستەئذینونەکە مۆڵەتت لێ دەخوازن. دوعاء الرەسوول بانکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەتەسەللەلون خۆ دەدزنەوە، پەنادزە دەکەن. لیواذەن لە پەنای کەسێکی ترەوە بڕوات. فتنە ئاشوب کێشە. فەیونەبیئوهم ئاگدار دەکرێنەوە. هۆی دابەزینی ئەو ئاەتە پیرۆزە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمووی لەیسە عەلە الأعمى جوناح لەیسە عەلە الأعمى حەرەج. تەواو پێشەوەی بگەینە ئێرە دوو ئاەتی پێشی دێین لۆ پێکبەستنەوەی ئەو ئاەتانە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ئاەتی ژمارە 59 باسی ناوماڵی مسلمانی کرد کە فەرمووی نابی کەنیزەک و خزمەتچی یعنی خزمەتی یان عەبد و جاریە کە لە ماڵێکدان یان ئەو منداڵانی کەوا بلوغیان نەبووە نابی هاموشۆی غورفەی داک و بابیان بکەن بەبێ مۆڵەت. لۆیە خوای گەورە لە ئاەتی 59 فەرمووی وإذا بلغ الأطفال منكم الحلم ئەگەر منداڵەکانتان بلغ الأطفال منداڵەکانتان گەیشتە تەمەنی قۆناغی حلم. معنەتی حلم واتە خۆناسین. تەمەنی منداڵەکەی بۆ 14 ساڵ 15 ساڵ 16 ساڵ لەو تەمەنە فەلیەستەئذینوا کەمە استەئذەنە الذین من قبلهم. با ئەوانیش فەلیەستەئذینوا با مۆڵەت بخوازن کەمە استەئذەنە الذین من قبلهم. هەر وەکو عادەت وابووە لە ناو هەموو سیستەم و دەستور و یاسایەکی قەومەکانی پێشی مۆڵەتیان دەخواست لەگەڵ یەکتر. کەمە استەئذەنە الذین من قبلهم، هەر وەکو ئەوانی پێشی ئەوانیش لە کاتی چوونە ناوماڵ و لە ناو ماڵەکاندا پێویستە مۆڵەت بخوازن. كذلك يبين الله لكم آياته. خوای گەورە فەرمووی بۆ شێوەی ئاەتەکانی خۆیتان لە بۆ ڕوون دەکاتەوە. والله علیم حەکیم. خوای گەورە ئاگادارە. لە دواییدا خوای گەورە باسی حکمی ئەو ئافرەتانەی فەرموو، ئەو ئافرەتانەی کە پیر و بەساڵەتوونە. فەرمووی والقواعد من النساء ئەو ئافرەتانەی کەوا پیر بوونە بە حکمی پیری و ئەوەی کە سووری مانگانیان نمایە، حەز و ئارەزووی جنسیان نمایە، ئەوانەی کەوا ئەلاتی لا یەڕجوونە نیکاحەن، هیچ مەبەست و نیازی هاوسەرگیریان نەمایە. فليس عليهن جناح أن يضعن
ثيابهن غير متبرجات بزينة أو آفرتانا أقر بمبسي خو رازان نو خو درخستن نبي بفتنة بردني بياوان نبي دروست لبويان هندق لأندامي لشيان بدرب كوي بلام وأن يستعففنا خير لهن أقر بطاطي خويان داب بوشن زوزر باشتر اللوان والله سميع عليم خواهي سبحانه وتعالى بيسرى بحال وباري همو كرداري إنساني إيمان دار. طبعا لو آتدا خواهي سبحانه وتعالى هو دا بزيني آياتي جمارة بنزاو نو ابن عباس فرميت كاتي آيتي ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل أو آتدا بزي واتا دروزنيا هيت كسك مالي يكتب بنا روا بباطل وبنا حق بخون مسلمان كان وتيان خواهي قول الرقري مالي دا كان لنيوان يكتر مالي يكتر بخوين بنا روا أو خواردي دي خوين باشتري خواردنا كوابو دروز نية كوات دروز نية إيما لهيد مالك لمالي لهيد مالك لمالي يكتر نان بخوي يعني لهيد شوينك دقا لمالي خومان مالي يكتر بخوي نان بخوي انت ام اتدابز طبعا كو اتدابزي ولا تاكلوا اموالكم بينكم بالباطل طبعا اتك قشتيا بقشتي ده في النبي ايوم مالي يكتب لنا حق بخون كو اتدابزي زحاق ده في بدل هاتني بيغمبري خو خلشي شاري مدني نان يان لقل شويرو نخوش ندخوات دانگو انا كاك خلش كيشي بتاوتي سوق سيد دكرا دانگو او كوري نازاني تلكناني دخوا عادة او كسي كتاوينيا وشي كسقني بينا بيتن زارو دستي دكوتنا اخواني زارو يشتق دخوا بقلبي دا درجه لو بيزيان لي دبوا يان اوي نخوش با دانگو نخوش طبيعتي تاوني دكوخي دبجمي ونيا لويا خويا بتاوتي يوكو بري ريزه تايبتي اللي ندنان زيان دك النوا لما تسكاني خويا هندي كان وتيان امانه بيزيان لي دكريتو بيس لويا هندي اشتبدي نقول نخوش وك صاغ ناني لو ناخرت لويا رنقت اشتشي واي بسبيت اما تقعدنا كمان لبيتسا وبكوي و شلي بيز ناتوانت بقى سايتي كلي خلق بيت اوي كشلي اي زحمتها يعني بحسر عاتي خدام نشتن شوير وك ساوسا خوارني باجنا بينت لبر او هو كارانا نانيا لقر او زورة كسانة دا اخوان بزانا اسلام تن قوريا يعني خواي قوريا لا آيتي قرآن باسي حالي او زورة كسانة مان لو دكا كاوانا بيان دوتريتن كم اندامان كم اندام خواي قوريا لقرآن يك آيتي تايبت بازكا بالسبارد بس حرسو كوت كدن لقريان طبعا تمشابكا او كساني كوا خواي قوريا امتحاني دكا تاقي دكا توا بلدزداني يقل اندام كاني لشي زور قوري لكن خوا لو صورتي عبس كداده بس لسر خودي بيغمبري خواي قوري بعد آيات سرزنشتي بيغمبر دكا صلى الله عليه وسلم آيات لدو آيات لو يقنا بينادي شوية دي كوريك دي تكن بيغمبري خوا لو كاتي بيغمبري خوا لما دي سيك دانشتيا كوا دعوة دكا لقر كافر زلهيزو دا صلاة داركاني بكا او يجدي بسيال لبيغمبر دكا بيغمبر خوا روي لي وردا جيري خواي قوري عبس وتولى أن جاءه الأعمى بعد آية سرزنشتي بيغمبر دكا لو ليرة خواي قوري سبحانه وتعالى تدفرمي ليس على الأعمى حرج دفرمي أو كسي كتشويرة على الأعمى يعني هر كورك بيتن أو كسي ككوريا تساوي توزق ببيني يعني تساوي زور زعيفي تساوي كوربي هدو تساوي كوربي أو زور كورانا ليس على الأعمى لسر كسي كور حرج جناحي لسنية معناتها حرج لسنية يعني كاتك أو كوريا كدقرد ناني دخوا لقرد دادنشي هامو شوي دكا حرسو كوتك دكا وكو كسش بيناني بأن قزني اشتكي بكا يعني كاشتكي دكا لبنا بيناي كيتي لو أهم بزانة مزور كسي كوريا خوي كتا قشمت زاري خلشي بندي دريو قوراني دريو خلق بي رادب وينو ديهنو ديبنو قالتي بي دكنو بخوي خوي سكور سواكر يعني نا او كوري كوا حالتش اسداد السات ما دكا ناني دخواشتشي لدز درجه او حرجي لسديه معني حرج لسديه مقصدي بيتيا نابي بخوش زور بيتكتي او كساني لما تزكشن نابي بس خوي دابشتين نوا نابي زور بيتك بسد تبي تحملي او كوري بكن ولا على الاعرج حرج او كسي شليع بي تواونيا او زا بي براي توا بي لنقا بخواري دروا بريشي ناروا اويش كاتك كدي لما زيزدادني شي
ڕەنگە وەکو ئاستەی ئاسایی ناتڕین دابنیشێ جاری وایە کابرا پێی عوزرە چێرەی پێی ڕابچێشی لە مەجلیس نابی زەخت لە خۆی بکە بە نەوعەک دابنیشی عەزیەتی خۆی بدا نابی ئەو مجلس گلەیی لێ بکات فران کەس دو دادەنیشێ جاری وێ کابرا کە دادەنیشی لۆ نان خواردن وەکو کەسێکی ئاسایی ناتڕین تارتمچی دابنیشی و بە ئیسراعەت نانەکەی بخۆ لەبەر پێی تەواو نییە ولا على المريض حرج ئەو کەسەی نەخۆشە نەخۆش ئەنواعی هەیە هەندێک نەخۆشی کابرا پەسیوتی مستەمر دەپشنی هەیە مستەمر دەکۆخی هەیە لەبەر اختیاریە هەیە تەمەشا دەکەی لە کاتی نان خواردن یان لەو کاتێک کە لە مەجلیس دادەنیشی مستەمر کۆخەیتی یا مەسەلەن لۆن منە نرکە و ناڵەی دێ یا مەسەلەن جرکەچی دەبی وا لەبەر کا مەسەلەن وەکو زرکی خەڵکی ئاسایی نەبی هەر شتێک لەو ئەو نەخۆشە بیکە هیچ حەرەج و گوناحەکی لەسەر نییە یعنی بەجێرێ عوزری خۆی تحملی نەخۆشیەکەی خۆی دەکات پار دەداتەوە ئەگەر لەبەر میوانی هەر نەستاوە کوی دانیش کوی ئیشی خۆی کرد ئەوە گوناح و تاوانی لەسەر نییە ولا على أنفسكم أن تأكلوا من بيوتكم ولا على أنفسكم وأروها ئێوە لەسەر خودی خۆتان ئەگەر لە ماڵی خۆتان شتێکتان خوارد بەسەن جارێتە ماڵێ خێزانە شتێکی هەیە یان مەسەر تو شتێکی دەبێەوە خێزانەکەت دەخوا بە تێڕادیتی کوڕەکەت شتێکی دەینتەوە ئینسان لە ناو ماڵی خۆی ئەگە شتێکی خوارد من بیوتیکم لە ناو ماڵی خۆی و ئەو بیوتی ئابائیکم یان توێ ماڵی بابت و چی ماڵی خۆتە لۆیە کەسە کە دەستە ماڵی بابی خۆی شتێکی لەوێ خوارد هیچ گوناحی لەسەر نییە ئەو بیوتی ئومەهاتیکم یا ماڵی داکت لۆ دەرێ ماڵی داکت حکمت چییە جاری وەیە ئەتوو بابت مردیە داکت مێردی کردەوە وانە دەچی سەردانی داکت دەکەی لە ماڵی خۆی ماڵی بابت نییە بەڵام ماڵی داکتە هەندێک خواردن تایبەتە ئیداکت ئەگەر لێیت خوارد گوناح لەسەر نییە ئەو بیوتی ئیخوانیکم یان لە ماڵی برای خۆت دەچێ ماڵی برات ئەو بیوتی ئەخەواتیکم ماڵی خوشکت ئەو بیوتی ئەعمامیکم ماڵی مامت ئەو ئەعمام جەمعیان نا کە درێ ئەعمام ماڵی جاروی مام چێە برای بابت یان ئامۆزای بابی هەندێک جاری هەر پێی دەوترێ عەم وەنیە کوڕەمام پێی دەوترێ ئەبناء الئەعمام ودیا یعنی ئەوانەی کە خزمی پشتینە زۆر نزیکن دەچی ئەو بیوتی عەماتیکم یان ماڵی پلکت بەڵام پلک لە جیاتی چێ باب خوشی باب طبعا عەمە بە خوشی باب دەگوترێ خالە خوشی داکە ئەو بیوتی ئەخوالیکم یان ماڵی خاڵت ئەو بیوتی خالاتیکم یان لە ماڵی پلکت دەکە خوشی دایکت ئەو ما مەلەکتم مەفاتیحەه یان هەبزانە تەمەشا بکە ئەتوو ئەو ما مەلەکتم مەفاتیحەه ئەتوو لە ماڵە چی ئیش دەکەی مەسەرەن جارێک کابرا خزمەتیەکیە یان کەسەکە لەگە ماڵی وی داینە لە ماڵی خۆی دەرکاکەت و لەگەرم بە کلیلی ماڵی تەسلیم کردیا ئەو کەسە کە کلیلی ماڵی تەسلیم کرد معنای چییە یعنی تو کەسێکی باوەڕ پێکراوی هەرچی بخۆی هەرچی بکەی لەو ماڵەی ئاساییە ئەو ما مەلەکتم مەفاتیحەه زۆر جارێک کابرا لێرە بە سەفرە دەستە وڵاتەچکە مێ خزمەتی یان لێ دەستە شارچکە دەرکاکە و کلیلی مارێ ئەم دەچمە دەوام ئەتوو حساب کە سەعەت ماری لۆ خۆت کەواتە خواردن لەو ماڵە هەرچ و کەوتکردن وەکو ماڵی خۆتە ئەو صدیقیکم یان ماڵی برادەرێکی خۆت کە دەچی هەموو ئەوانە ليس عليكم جناح أن تأكلوا جميعا أو أشتاتا ليس عليكم جناح لسنية لهم أو مالاني كدتن مالي خوتا مالي بابتا مالي دايكتا مالي خالة مالي ماما مالي بلكا هل هم أوان جناح لسن إيواني أن تأكلوا جميعا كابتن بيكا وبا تيقرائي ناني بخون لسو سفري دادش دعوة الدكا كدري جميعا كابرا خواردنا چی دروست دەکە هەر هەمووی کۆ دەکاتەوە ئەدی ئەو ئەشتاتە ئەتوو لەوێن دەری جاروێ سەعات 9 لە خەوی هەردەچێت کابرا توتە مۆزەف لە دائیرەیە وەنی ئەوە نانی خۆیان خواردیە ئەتوو بەتەنێ لە خۆ نان سفرشی دادنی نانی دەخۆی لەو ماڵی کابرا ئیزنی پێدای وەکو ماڵی خۆت وایە یان لە ماڵی بابت یان لە ماڵی برات ئەوە ئاساییە دروستە ئینسان لەو ماڵانە چ بە تێگڕایی بە کۆمەڵ یان بە تەنها لۆ خۆی بچی لە ناو سەرادیس سێوەکی دەربینی شتێکی بخوا دروستە فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم خوای گەورە دەفەرمێ هەر کاتێک کە ئێوە چوونەوە ناو ماڵی خۆتان
فسلموا على أنفسكم سلام لسا چه بكن خودي خوتان لو يعني معناته فسلموا على أنفسكم يعني كأدتي السلام دكي لخيزان السلام دكي لكرل السلام دكي لكسد يعني أوان دينه السلام لتو دكن أو سلامة وكو أوي وكو إنسان دعا له كري خوي دكا منيا أتوك سلامك كد وكو أوي سلام له خود دكي تكا كرك السلام دو كسك السلام دو خيزان السلام دو استفادة له توا أو آرامي آسايشة استفادة له تقرأ خيزانك هيا تحية من عند الله بلام سلامك بي كلا طرف خواوة موات معناته من عند الله سلامة الشرعي بياني باشو 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 دا ضبطي أوان السلام نية لويا يقل كافركاني مكيهات خزوت بيغنبري خوا صلى الله عليه وسلم نعيم بو هات فرمي أنعم صباحا أي بيغنبر بيانيت باش بيغنبر فرموي أو السلامي منية خواي يقول بسلامة زور لو يباش ما قوري توا بري السلام عليكم بزعنا والله مين داوا يعني معنى انتبه يعني باش شو باش روج باش قالوا ناري السلام عليكم قروا دعاء كاكا سلام ناوي خوايا ذكرى دخير اللو دنسري معنى تيدي يقوريو باش تشكا بزلو يبيد بن بيش كوتوا بزلو يبين كابريا مودرين زبا تحية من عند الله مباركة طيبة أو سلامي كلالان خواي قوريا مباركة فيروزة اشتشي زور قورية طيبة اشتشي زور خوش لسزار دعايا كذلك يبين الله لكم الآيات بوشوي خواي قول آيات كان خويتان لبورون دكاتو لعلكم تعقلون لو أوي ايوه براسيب عقلو هوشو بيري خوتان بكار بيدم طبعا سلام كدن لنا ومال اشتشي زوزر بيوسا إنسان من دالكاني خوي لرابيني لدعاي دا خواي قول فرمي إنما المؤمنون براسي إيمان دادي الراستقين تشيا الذين آمنوا بالله ورسوله أوي بطاعتي برواي بخواو بيغمبري خواه ناوا وإذا كانوا معه على أمر جامع لم يذهبوا حتى يستأذنوا وإذا كانوا معه أو إيمان دارنا إيمان دارك أو تون كاتر لقل بيغمبري خواه كودا بنو على أمر جامع بيغمبري خواه بانجيواني كرديا لكورو كوبونوك دان لقل بيغمبري خواه أمر جامع معناتها يعني لبو إيشو كاري كبرجون دي قشتي تيدايا دارو لبو إيشي غزا لبو الراوش بيكردن لبو إيشي تي قرنك بيغنبري خواه مسلمان كاني كودا كرده ولا مزقوت يعني لهر شوينك لم يذهبوا خواه ندد زيوا ندد رويشتن لما ديسكا حتى يستأذنوا حتى إذنيا لبيغنبري خواه نخواز بعد بلا منافق كان وعنبو إن الذين يستأذنونك أواني مولت اللي دخوازن أي بيغنبري خواه أولئك الذين يؤمنون بالله ورسوله كابرك بيغمبر بانجي كرديا لو إيشو كارش جرنك ببي مولتي بيغمبر نارو تكا بيغمبر إيشي بيتا كاتك كدروا تدكا مولد دخوازي أو كسي مولد دخوازي نشاني إيماني تواو بخواو بيغمبر إخوة أولياء يتقصب له بيغمبر إخوانك فإذا استأذنوك لبعض شأنهم فأذن لمن شئت منهم فإذا استأذنوك أي بيغمبر إخوة أو صحابانا كدين خزمت كدين لايتو أقد دعوي مولتيان كلتو لبعض شأنهم لبو هندك بيوسي خويان قلت يعني أي بيغمبر إخوة الله إيشة تايبت معناها أما أقر مولت ما بدي دروي فأذن لمن شئت منهم أويك أتوب خود بيت باشا مولتيان بدا بابرون لبو إيشو كاري خويان واستغفر لهم الله ودعوي لي خوشبوني شان لبوبك لخواي قولك خواي قولي ليه خوش بي إن الله غفور رحيم براستي خواي قولا ليه خوش بو بسوز وبزية برامبر أو همو إيمان داران لدوائي دا خواي قولا دا فرمي إيمان داري راستقينا چين أوانا كوا براستي كالريز لبيغنبري خوا دقرن أوان كساني كان خواي قولا سبحانه وتعالى دا فرمي أو نصيحته آموش قاري خواي قولي لو شيء لو تقرأ أمتي بيغمبر صلى الله عليه وسلم بتاعي بس صحابة كان ده فرموه لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا أي مسلمانا لا تجعلوا نكن إيوا دعاء الرسول اللي مقصدي بيتيا هو مقصدي باراونوني اللي دعاء يعني بانكردن إيوا بانكردني بيغمبري خوا صلى الله عليه وسلم كبانجي بيغمبري خوا ده كان بينكم لنيوان خوتان كناوي بيغمبر دينن يعني لناو مديس بانجي بيغمبر دكان لا تجعلوا دعاء الرسول بانجي بيغمبر نكن وكو بانكرني هندكتان لبو هندكتان لو مثلا لو نمنا عدد وكابرا
ئەگەر کەسێکی بەڕێز بی ئیمانداری تەواو بی قەت بەنای خۆی ناڵێ ئەحمەد محەممەد سەردار نە کاک فران ڕێزی لێ دەنێ کابرا مامۆستابی دەنێ مامۆستا فران دکتۆر فران ڕێزی لێ دەنێ چ ناوە کە پێی خۆشە کابرا پێغەمبەری خوا عادەتی وابوو ئەو کەسەی کەوا بانجی دەکرد بە خۆشترین ناو بانجی دەکرد حتا مەسەڵەن گەنج دەیگۆ یا فەتای کوڕە گەنجەکەی خۆم گەنج و لاوەکەی خۆم فەتای یا فەتاتی ئەی کتە جوانەکەی خۆم بەو شێوە پێغەمبەر بانجی دەکردن حتا عەبد و جاریە یعنی کابرا دەیگۆ یا عەبدی بە چاوکی زۆر سوور نە پێغەمبەر فەرمووی کە بانجی عەبد و جاریەکانتان بکەن مەڵێن یا عەبدی یا نە ئەی چ بدێن یا فەتای یا فەتاتی ئەی کوڕە گەنجەکەی خۆم ئەی کچە جوانەکەی خۆم بەو شێوەیە کەواتە خوای گەورە نەهی دەکا کە ئینسان بانجی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم ناوی خۆی ئەگەر سەیری قورئان بکەی ناوی هەموو پێغەمبەران کاتێک کە خوا بانجی کردینە بە ناوی خۆیان بان کرا یا ئیبراهیم یا یوسف یا ئادەم یا داوود وەنیا هەمووی بە ناوی خۆی یا موسا یا عیسى بن مەڕیەم یەک ئاەت نییە خوای گەورە فەرمێ یا محەممەد لە چار شوێن ناوی پێغەمبەر هاتیە صلی الله عليه وسلم هەر چار شوێنەکە بانکردن نییە وەصفکردنی پێغەمبەر یعنی سبحان الله خوا بە گەورەی خۆی کە بانجی پێغەمبەر دەکا خوای گەورە حتا هەندێک جار خوای گەورە هەندە لوتف دەنوێنی هەندە بە گەورە باسی پێغەمبەر دەکا کو کەسێک زۆر یەکەکی خۆش بوێ بە سیفەتێکی جوان بانجی بکە یعنی دوو کەس برادری زۆر خۆشەویستی یەکترن بە چ نەوع ئەگۆسفی دەکا بەو شتێک کە ئەو پێی خۆشە مەسەڵەن کوبرێ سوحبەتی لەگە بکە خوای گەورە کە وەصفی پێغەمبەر دەکردنیا یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الرەسوول و لە هەندێک شوێن وەکو سوحبەت و وەکو برێن دڵخۆشکردنی پێغەمبەر بە وەصفێک وەصفی دەکا یا ئەیوهە المزەممیل یا ئەیوهە المدەثر ئەی ئەو کەسێ خۆت وەرپێچایە لە ناو جێگا کۆت و دەچێ ناو نەخۆشە چی دەتوێت سوحبەتیش لەکوی دڕی خۆشکەی ئەی ئەو کەسێک کەوا ناو جێبانیگانی ئەی بزانە خوای گەورە بەو نەوعە بانجی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم لۆیە خوای گەورە داوا دەکە ئینسانیش ناوی بانجی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم بە ناوی خۆی وانیا کابرا برێ یا محەممەد ئەدی چ دەرێ یا رسول الله ئەی پێغەمبەری خوا بەو شێوەیە قد يعلم الله الذين يتسللون منكم لواذا ئەی پێغەمبەری خوا ئەگەر ئەتوش ئاگادار نەبی ئەو منافقانەی کەوا يتسللون کەلیمەی تەسەلل معنای چییە ئەوانەی کەوا خۆ دەدەستەوە لە تۆپانێ لە ڕاضەی ئەگە زۆر دەدێن تەسەلل اللاعب معنای چییە یعنی خۆی دزیەوە بنەو ئەکتۆپەکەی ئەوەی دەکا فلیباتی پێدرن نازم چی پێدەنەوە لیواذا ئەبراوەغا بزانە قد يتسللون ئەو دوو هەندێک لە منافقەکان خوای گەورە پێ ئاگدار و بە حاڵیان ئەوانەی کەوە يتسللون خۆیان دەدزیو لە پەناو پەسیوی هەندێکیان لە پەنای هەندێکیان دەڕۆیشتن منکم لە ناو کۆمەڵی ئێوە لیواذا یعنی لە پەنای کەسێک و خۆی دەدزیەوە دەڕۆیشت خوای گەورە ئاگدارە بە حاڵی وان فليحذر الذين يخالفون عن أمري بازور ئاگدار و وشیار بی ئەوانەی کەوا يخالفون عن أمري کەوا پێچەوانە و سەرپێتی ئەمری پێغەمبەری خوا دەکەن أن تصيبهم فتنة كتوشي فتنة بن طبعا تصيبهم فتنة لادان لسنتي پیغمبر لادان لأمري پیغمبر إنسان هندك زار بي كافر دبي هندك زار بي فاسق دبي هندك زار دكوتا سوار تيوي دروتي نفاق كجورتين فتنة سبحان الله لو لادان لسنتي پیغمبر صلى الله عليه وسلم ابن مسعود دفرمي واصينا لهر سنتي إلا بدعيك دروز دبي هر بدعيك كإنسان ديكا سنتك لنا ودتيتا يعني سبحان الله لويا وفتنيك توشي بدعة بي ونيا كوات اللويا زور آقدار من أواني سربيتي أمري پیغمبر دكن توشي فتنيك من الدنيا فتني دنيا أويا كابرا دور دكوتو لپیغمبري خواه صلى الله عليه وسلم توشي گناح وتاوان دبي توشي دلتون دي دبي توشي زيادة مصرف دبي توشي حالتك دبيتن لبري درناي ادي لقيامته بل شفاعتي پیغمبر ببجدبي صلى الله عليه وسلم لو هم الرحمة والسنة خيرك هيا ببجدبي
أو يصيبهم عذاب أليم يان توشي عذابك زور بإيشي خواهي قولة دبي للروج قيامة خواهي قولة بناما بدأ ألا إن لله ما في السماوات والأرض زور آقدار بن أي باور داران أي إيمان داران بزانا لله ملكو دا صلاتي لجي ملكو دا صلاتي خواهي قولة تي ما في السماوات همي ملكي أو خوايا أويلنا وأسمان كانوا أويلنا وزويدا قد يعلم ما أنتم عليه خواهی گەورە زۆر ئاگادارە لەو بیر و باوەڕی کردنا و دڵتان دایە ئەوەی لەسەرینە ويوم يرجعون إليه ولو ڕۆژەی دەگەڕێنەوە بۆ لای خواهی گەورە ئاگادارە بە حاڵی ئێوە فينبئهم بما عملوا خواهی گەورە بە هەموو کردارەکانتان ئاگادارتان دەکاتەوە لە کردارەکانتان فينبئهم ئاگادارتان دەکات و بما عملوا بە هەر کردارێک کە کردیتان والله بكل شيء عليم بێگومان خواهی گەورە ئاگادارە بە هەر شتێک کە ئێوە ئەنجامی دەدەن سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزەی کەم کوێر و شەل و نەخۆش بارودۆخی تایبەتیان هەیە بەو شێوەیە کوێر ئەگە پێویستی بە کەسێکی نزیک و دڵسۆز بێت تا خواردنەکەی پێ ئاشنا بکات لە ناو خەڵک ڕەنگە تووشی شەرمەزاری بێت لۆیە ئەو کەسێک کە کۆرەیە عادەتەن دەبی یەکێک ئەوانەی کە لە دەوروبەرینە مەسەرەن دەستی بگری یەک بینی لە شوێنەکەی دای بنێ ئەو جەکاتدادنا دەستی دەگری ئاکاکە ئەوە برنجەکەیە ئەوە شلەکەیە ئەوە گۆشتەکەیە ئەوە یعنی زۆر مهمە ئینسان ڕەچاوی بارودۆخی بکاتن اینجا مەسەڵەن ڕەچاوکردنی لایەنی نەفسی فران کەس بخۆ بە ئیسراعەتی خۆت وەلی ئەوە بەو نەوە مەسەلەن وای لێ بکەیت شەل لە دانیشتنەوە خەڵکی ئاسایی ناتوانێت دابنیشێت ڕەنگە پێویستی بە کورسی و مێز بێت یان کەسێک هاوکاری بکات ڕەنگە لە ناو خەڵک تووشی شەرمەزاری بێت ئەوەش دەبێت و جەوەکی وای لۆ بڕەخسێنی یعنی زۆر بە مرتاحی دامنیشی لە مەجلسەکەی حەز بە شەرمەزاری نەکاتن نەخۆش باری تایبەتی هەیە ئەویش پێویستی بە ڕەچاوکردن هەیە ڕەنگە خەڵک بێزی لێ بکەنەوە یان پێویستی بە هاوکاری کەسانێکەبی دەبی بێت و یارمەتی بدەیت خاڵی دووەم گەورەترین شکست بۆ کەسایەتی مرۆڤ سیرکردنیەتی بە چاوێکی سووک و کەم بۆیە لە ئیسلامدا کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەکو کەسانی ئاسایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و بەڵکو زیاتریش ڕێزیان لێ دەژیرێت خاڵی سێم پەیوەندی خزمەتی گەورەترین مەبەستی ئاینی پیرۆزی ئیسلامە بۆیە بۆ زیاتر لە یەک نزیکبوونەوە هەموو شۆکردن و ناندان و نانخواردن بێ پەیوەندی خزمەتی تۆکمەتر و پتەوتر دەبێتن ئێستا خزمەتتر هەمووی مۆبایلە هیچ مەسرفی تێناچی نە خزمەتی ڕاستەقینە لە ناو هەموو ئەوانەی کە باسمان کرد دەبی لەسەر سفرە و خوان کۆبنەوە بە شەو بمینێتەوە کابرا پێشتر کابرا دەڕۆی بە هەفتە نەدەهاتەوە دوو شەو لەو ماڕە دەماوە سێ شەو لەوە دەماوە سەردانی مارێ خوشتی پلچی واللهی وەچی ئێستا سیارە نەبوو وەچی ئێستاش ئەو هەموو وەسائیل و هۆکارە نەبوو کابرا دەڕۆی چەند گوندی دەبڕی جاروە بوو دوو ڕۆژ ڕۆیە دەڕۆی سەردانی مارێ فرانە کەسی دەکەم جاروە بەس برادری بوو یعنی بە هەفتە دەڕۆی و دەدەهاتەوە ئێستا ئەو سەردانی و سلە ڕەحمە نمایە بەداخەوە خاڵی چوارەم ڕاستەوخۆ دوای ماڵەکانی خۆمان باسی ماڵی باوک دەکات باسی ماڵی کوڕ ناکات چونکە ماڵی کوڕ هەر بە ماڵی باوک هەژمار دەکرێت و کوڕەکە و ماڵەکەی هەموو ملکی باوکە خوای گەورە نەیفرم ماڵی منداڵتان ئەد بەڵام باسی ماڵی باوکی کردیان نا لۆ ماڵی کوڕ منەتی تێدانێت و باسیکەی هەر عیبە ئینسان بڕێ وەڵام من بابم داوەت کرد کە خۆت و ماڵت هەموو ئیبابتە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەو گەنجەی فەرمی ئەنتە وەمالوکە لیئەبیک شکایەتی کرد بەڵە بابم ماڵم دەبا پێغەمبەر فەرمی خۆت و ماڵەکەت مولکی بابتی گلەی لە بابت دەکەی خاڵی پێنجەم هەر هەموو کەسەکان بە شێوەی کۆ باسکردن فەرمی ئاباءەکم ونیا ئومەهاتیکم هەمووی ئەعمامەکم یان فەرمووی خاڵاتیکم هەمووی ئەوانە ئیلا تەنها سەدیقیکم نەیفەرموو ئەسدیقائیکم فەرمووی سەدیقیکم لۆ بە شێوەی تاکەی ناویت چونکە هاوڕێ هەچەند زۆریش بن ئەگە دۆستی ڕاستەقینە بن دڵیان لەگەر یەک وەکو دڵی یەک کەس وایە ئەهان تەمەشا بکە یعنی برادر ئەگە 100 برادرت هەبی هەموویان ڕازگۆ بن لەگەرت وەکو یەک برادر وایە وەنیا بەڵام ئەگەر کەسی زۆر نزیکت هەبی خەزم بی دوژمنت بی ناحەزبی لەگەڵت یعنی زیانی زۆرەیان نا زۆرە لۆیە برادر چ یەکتەبی چ سەتەبی ئەگە دڵسۆز بی ساتەکە بە مقابلی یەک کەس وایە هەندە بەهانات دێ هەندە پشتیوانیت دەکات وایە خاڵی شەشەم
لەو ماڵانەی باس کرا مرۆڤ وەک ماڵی خۆی هەر کاتێ پێویستی بە خواردن بوو حەزی لە شتێک بوو دەتوانێت چ بە تەنیا یان لەگەڵ خاون ماڵەکە بەیەکەوە نانەکە بخوات چونکە وەک ماڵی خۆی وایە. خاڵی هەفتەم هەر کەسێ سەلام لە یەکێک بکات وەک ئەوەیە سەلام لە خودی خۆی کردبێت چونکە پاداشتەکەی زۆر پاداشتێکی زۆری بۆ دەنووسێت بە تایبەت سەلامکردن لە خانەوادە و خێزانی خۆت دەبێتە مای بەرەکەت و سۆز و میهرەبانی خوای گەورە. خاڵی هەشتم پێویستە مسلمان لە کاری دەستە جەمعی هاوکار و پشتیوانی یەکتر بن بە هیچ پاساوی خۆ نەدزنەوە ڕانەکەن لە کاری خێر و چاکە. خاڵی نوێم نواندنی ئەو پەڕی ڕێز و شکۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو شتێک پێویستە ڕەچاو بکرێت وەک بانکردنی بە ناوی شایستە و گونجاو بە بەڕێزی ئەو پێغەمبەرە. خاڵی دێم سەرچاوی هەموو خراپە و ئاژا و ئاشوبێک دوورکەوتنەوەی لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر وەک هۆکاری هەموو ئاژا و شرک و خراپەیەک دوورکەوتنەوەیە لە ڕێبازی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ڕوونکردنەوە خاڵی یەکەم خاوەن پێداویستی تایبەت هاندان لەسەر هاوکاریکردنیان یعنی لە ئیسلامدا زۆر هانی ئەوە دەدێکەوە خاوەن پێداویستی تایبەت یارمەتی بدرێت حتا ئەو کەسێکەوە عەزیەتی کەسێک بدەکەوە خاوەن پێداویستی تایبەتە یعنی کەسەکە هەر بە هەر شێوێک کەم ئەندام بی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مەلعون من کەمەها ئەعمە عن طریق ئیمامی ئەحمەد ئەو حەدیسەی جێڕاویتەوە واتە ئەو کەسە لعنەتی خوای گەورەی لێ دەکرێت کەسێکی کۆرە بەرەو هەڵدێر ببە ڕێی لێ بزر بکە مەسەن جاری وایە کابرا هەلۆ پێکەنین زۆر جار لەگرتە لە سۆشیال میدیاش بڵاو دەکرێتەوە بەر پێنەک دەداتە بەر کۆرەچی بەردەبتەوە ئەو بەستە زمانە گۆپاری دەکەوتە ئەو گۆڕەی یعنی سبحان الله ئەو گوناحی زۆر گەورەیە. ئەنەس دەفەرمێ ئافرەتێک عەقلی ناتەواو بوو وتی ئەی پێغەمبەری خوددا من کارێکم بە تۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرموو ئەی دایکی فلان هەر شوێنەکەت بووە بڕۆ لەگەڵت دێم تا کارەکەیت بۆ جێبەجێ دەکەم چەندین لەگەری ڕۆژ تا کارەکەی بۆ جێبەجێ کرد یعنی پێغەمبەری خوا ئافرەتەکە ناتەواو بشێت بوو خەڵک ڕێزیان لێ نەدەگرت دەفەرمێ هەموو جارێ دەهات هەر عەزی بوو لەگە پێغەمبەری خوا لەگەر پێغەمبەری خوابی پێغەمبەری خوا دڵی نەدەشکات لەگەری دەڕۆی حتا مەبەستی خۆی جێبەجێ دەکرد ئەوجا دەگەڕاوە. هەر وەک عومەری کوڕی عەبدولعەزیز بڕیارێکی بڵاو کردەوە بەناو هەموو وڵاتانی ژێر دەسەڵاتی ئیسلامی هەرچی کوێر و پەکەوتە و ئیفلیز و نەخۆشێکی دەرێژخایەن هەن ناتوان بگەنە نوێژی بە کۆمەڵ چاودێرێکیان بۆ تەرخان بکرێت کە هاتوچۆیان پێ بکات بزانە ئەو ڕێزە ڕێز و گەورەیان خوای گەورە سەرزنشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەکات لەسەر ڕوو وەرجێڕانی لە هاوڵێکی کوێری کە عەبدوڵای ئیبن ئومی مەکتومە کەوا لە سوورەتی عەبەس هۆکاری دابەزیری هەتا ئایەتی ژمارەدا ئەو هۆکارەکەی ئەو ڕووداوەیە. هەر وەکو عێرباضی کوڕی ساریە دەجێڕتەوە ئەویش دەفەرموێ خوای گەورە دەفەرمێ سبحانه ئەو حەدیثێکی قودسیە دەفەرمێ ئیذا سەلەبت من عەبدی کەریمەتەیه وهو بهما ضنين لم أرض له ثوابا دون الجنة إذا حميدني عليهما سبحان الله دفرمي خواي قولة دفرمي إذا سلبت من عبدي كلمتي أجر أمن دوش تخوش ويستكم لعبدكاني خمستان دوا كذا كتساوكاني وهو بهما ضنين زور بيستشي بيتي لم أرض له ثوابا دون الجنة هيتس باداشتشي بروان نابينو لو أوكسا جگە بەهەش دەبی بەڵام بە شەرتێک ئیدا حەمیدەنی عەلەیهما ئەگە سوپاسی بنی لەسەر بکە هەر وەک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ما من مسلم يشاك شوكة ناتي مسلمان يقدرك لا ئەندامێکی لەشی رابطی فما فوقها ئەوجە ئێش و ئازاری بەسەرەوە إلا كتبت له بها درجة إلا خوای گەورە گوناحەکی لەسەر ڕەش دەکاتەوە خوای گەورە پلەیەکی لۆ بەرز دەکاتەوە ومحيت عنه بها خطيئة گوناحێکی لەسەر ڕەش دەکاتەوە ئەو حەدیث ئیمامی مسلم جێڕاویەتەوە. پێغەمبەری خوا بە عەمری کوڕی جەموحی فەرموو من بە چاوی خۆم تۆم بینی بە قاچەکانت لەناو بەهەشتا دەڕۆیشتی. ئەنەس دەفەرموێ طبعا عەمری کوڕی شەلە بوو یەک قاچی هەبوو پێغەمبەری خوا ئەو مژجێنیە پێدا ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا دوو جار عەبدوڵای کوڕی ئیبن ئومی مەکتومی لە شوێنی خۆی لە مەدینە دانا بۆ پێشنوێژیکردن کە کەسێکی کوێر بوو یعنی بزانە عەبدوڵای ئیبن ئومی مەکتوم موئەزینی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم پێغەمبەر کە مەدینەی بەجێهێشت ئەو هەموو سەحابەی گەورە هەبوو هەموو چاوساق هەبوو ئینسانی تەواو هیچ مشکلەیان نەبوو ڕەنگە
زۆر یعنی لە بەناوبانگتریش من لە عەبدوڵڵاه ئیبن ئوم مەکتوم لەبەرەوەی کەسێکی نابینایە بەڵام پێغەمبەری خوا ئەوی دەکردا سەرپەرشتیکاری شاری مەدینە کەسێکی نابیناش بووە سوبحان الله کە بانگبێژی پێغەمبەریش بوو واروە سعیدی کوڕی موسەیب دەفەرمێ موسڵمانان لە کاتێ دەچوونە غەزا و جەنگ کلیلی ماڵەکانی خۆیان دەپەپەکەوتە و نەخۆشەکان و پێیان دەوتە هەرچی دەخۆن حەڵاتان بێت و بۆتان دروستە یعنی کابرا کە دەڕۆی ماڵەکەی بەجێ دەهێشت کلیلەکەی خۆی دوکانەکەی ئەوەکەی دەگۆ ئەنگۆ سەرپەرشتی بکات تشتان خوارد حەلالتان بی خاڵی دووەم دابوو نەریتی سەلامکردن ناو ئەندامانی خێزان سەلام دروشمی ئاینی پیرۆزی ئیسلامە مسلمانان و هەروەها دروشمی ئەهلی بەهەشتا پێویستە ئەم ئاکار و ڕەفتارە ناو هەموو ماڵ و خێزانێک جێبەجێ بکرێت هەتا ئەگەر کەسیش لە ناو ماڵ نەبوو وەک عەبدوڵڵای کوڕی عومەر دەفەرموێت ئەگەر چوونە ماڵێکی بەتاڵ یان چوونەوە ماڵ کەس لە ماڵێ نەبوو چ دەڵێن دەفەرموێت بڵێن السلام عەلەینا وعلى عباد الله الصالحين لەوەک لە کتێبی الأدب المفرد هاتووە سێم ئاکار و سەکەوت لەگەڵ پێغەمبەری خوای گەورە سوبحانه وتعالى لە کۆتایی ئەو سوورەتە باسی چەند ئاکار و ڕەوشتێکی مسلمان دەکە بەرامبەر بە پێغەمبەری خوا یەکەم بڕوابوونێکی پتە و تەواو کە باوەڕ بە هەموو ئەو شتانە بکرێت کە هێناویەتی لە قورئانی پیرۆز و هەموو معجزەیەک خاڵی دووەم جێڕایەلیکردنی و سەرپێچی نەکردنی لە فەرمانەکانی خاڵی سێم پشتکردنی و پشتگرتنی و دەوردانی و هاوکاریکردنی بۆ هەموو ئیش و کارێکی گشتی ناو مسلمانان خاڵی چوارەم ناونەهێنانی بە ناوی خۆی ئاسایی بەڵکو بانکردنی بە جوانترین و خۆشەویستترین ناو لای ئەو لای خوای گەورە سبحانه وتعالى سبحانك اللهم وبحمدك نستغفرك ونتوب إليك بەو شێوەیە هاتی لە کۆتایی تەفسیری سوورەتی النور ومێدەوارین خوای گەورە سبحانه وتعالى ئەو بەرەکەتی ئەو سوورەتی نورە نور بخاتە ناو دڵمان نور بخاتە ناو قەبرمان ڕۆژی قیامەتمان پڕ نور بکە خوای گەورە بەو نورە داخلی بەهەشتمان بکە يا ربي خويا لێت دەپاڕینەوە بە ئیخلاص و لێمان قبول بکەی يا ربي خويا لێت دەپاڕینەوە دەڵێن ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم والسلام عليكم ورحمة الله وبركاته